ڕێ باش سیوەیلی وەکو نووسەرێکی دیاری کورد کە چەندان کتێبیشت نووسیوە دەمەوێت ئەو پرسیارە بکەم دکتۆر فەرهاد پیرباڵ لە شوێنێکدا دەڵێ پێشتر باوکم پێی دەگوتم بخوێنە دواتر نابیە هیچ ئەگەر نەخوێنی بەڵام منیش خوێندم و نەبوومە هیچ دەمەوێت تێڕوانینی بەڕێستان لەسەر ئەو دێرەی دکتۆر فەرهاد پیرباڵ بزانم. وڵای فەرهاد لەم دێڕانەی زۆرە بەڵام من بۆ خۆم فەرهاد بە نازانم مەبەستی لە هیچ چییە لێ چووکە هیچیش شتە بۆ خۆی بەڵام فەرهاد بۆ من کەسایەتێکی ئەم وڵاتەیە خزمەتێکی زۆری کردووە و کاریگەری زۆری داناوە نمونەی مرۆڤێکی پاکە بێگەردە کەسێکە سوتاوە بە کەسێکە بە ڕۆح و ژیان و هەموو شتێکی خۆی بۆ ئەم میلەتە ینی داناوە لە پێناویدا بۆیە من بەو واتایە کە نەبووە بە هیچ ینی ئەگەر هیچ ئەوە بێ فەرهاد بووە من پێم وایە ئەو هیچە زۆر گەورەیە. دەستت خۆش بێ مامۆستای گیان.